ویژه فیچرامه لمحابات روشلات کردستانه کمی بحث دو کسان بکن خوبخشی جبودما 5 سالان خوارنی جبونی آجالین بخودی کم دکن. او جی همن عبدالله و هدیه علیزاده دو کسان جه محابات روشلات کردستانه نبودما 5 سالان خوارنی جبوان آجالین بخودی به تایبتی جی کوچکین بخودی جبوان کم دکنو ددنوان. لآلیه کدن با آلیکاریا شارزاری محاباته 2000 متر عرض ترخان کرنه جبونی کو جهه کی جبونی وان آجالین بخودی دابین بکن و هر مهه یعنی جی هر هیده جاره که جبونی وان دکتور تینن یعنی جی پیزیشک تینن کو بهتر گرینگیه بدن به ساغلمی و تندرستی وان. دنوا بفی چرامده اما کار خوبخش یه همینو هدیه جنز و ناقص بکن لمحابات روشلات کردستانی. سەلەبەیانیەکی زووە و تازە گزنگی خۆر دەرکەوتووە. هێمن بە ماتۆڕەکەی دێتە ناوچەی سەگەکانی و خواردنیان بۆ دێنێ. ئێرە پەناگەی سەگەبێلانەکانی شاری مەهابادە لە ڕۆژهەڵاتی کوردستان. سەرۆکایەتی شارەوانی لە پارچە زەویەکی دووری شار پەناگەیەکی بۆ سەگەبێلانەکانی شارەکە دروست کردووە. زۆربەی سەگەکانی سەرشەقامی لەم پەناگەیە کۆ کردووەتەوە. ئێرە کەم نییە ئێرە دزگایەکە بۆ ئاخیم سازی نەبوو جەم ئاوەری سەگ ئەگە بۆ جوورە بێت هاوی سەگەکان حسابیکەن ها ئەو سەگانە بێنە ئێرە خبرێت دەبێتە ئیزدیهامی ئەو هەموو سەگە کە عەمەلی ئینتقالی نەخۆشین. ئەگەرچی هێمن نەخۆشی تەنگە نەفەسی هەیە بەڵام ماوەی 5 ساڵە هەفتانە ڕۆژێک تاوەکو 2 ڕۆژ خۆبەخشانە خزمەتی ئەم سەگانە دەکات. حتاکە 1% جەماعەتی سابڵاگایی خولی ئێرانە جەگەر ئەو تەرزی تەفەکوریان هەبێت کە نسبەت بە حیوانات نسکێک ئارامتر و نەرمتر بن باوەڕ دەکەیمە هیچ مشکلێک لە بین ئینسان و حیوانەکە نابینی. هەدیە یەکێک لە هاوکارەکانی هێمنە و پاشماوەی گۆشت لە لای سەربڕخانەکانی نێوشار کۆ دەکاتەوە و بۆ سەگەکانی دەبات. کۆمەکێکی وانە کامە فقط توانیمان نزیکی 250-300 سەگی حەقیم کەین پلاکی لێدەین نیوەمان کە نردەوە نێو شاری لە نێو شاری دیسان گرتویانەوە هێناویانەوە نێو سایتێ. لەم پەناگەیە سەگەبێلانەکان دەرزیان لێ دەدرێت و دووبارە دەنێردرێنەوە نێو شار. بەیانانە تا ساعت لای 12:30 دەبینی تازە وەختێک تا ساعت 3-4 ئەمە لێرە هەر خەریکی بانەین واکسێنیان لێ دەدەین غەزان دەدەینێ دەرمانیان دەکەین هەتا زۆر هاوە خدووە بووە ماشێنی شارەداری ناتۆ بە خۆمان مەجبور بووین کەوانە ببین دەرمانیان بکەین. ئەگەرچی پەناگەی سەگەبێلانەکان 2000 مەترە بەڵام ئەمە بەشی ئەم هەموو سەگەبێلانانە ناکات. هەروەها لە شارەکانی دیکەش سەگی بێلانە دێن و لەم پەناگەیە دایان دەنێن.